بۆ خاوەن پشکە بەڕێزەکان خۆشەویستان دوعای خێر و دەستخۆشیمان دەربارەی حساباتی ساڵی 2024 ئێستامە لە کۆتایی ساڵی 2024ین بە پشتوانی خی گەورە دوای ئەوەی کە حیسابات لە سیوێکی 12 مانجی 12 قەپات دەبیتن 15 ڕۆژ دەدرێتە تەتقیق دەکرێتن ئەو کاتی بزەبت دەگۆترێتن کەوا ئەو ساڵەکە چەند قازانج کرایە نزیکەی 113,000 دینار بە تەخمینی مانجی 12 تاوەکو ئێستاکە دانرایە ئەو کاتی بزەبت پێتان دەرین بزەبت ئەوەندۆنەیە پار ساڵەکە لە ساڵی 2023 ئەمە 100,000 دینار قازانجماندا کە 44,000 دینار قازانج کرابوو گوتمانە خاوەن پشکەکان ئەو باقی پارەکەی لە 2 ساڵی ئایندەدا وەردەگرینەوە بەڵام ئەو سارەکە تەنها 100,000 دینار دەدەین ئەو 13,000 یا خود 14,000 یان 12,000 بزەبت نازانم چەندە دوای کۆتایی مانگ بە تەواوەتی بزەبت دەزاندرێ و دوای ئەوەی کە حساباتی خۆی وەرگرت لە 15ەوە خاوەن پشکەکان دەتوانن لە ڕێگەی هەویەکانیانەوە بێن پارەکەی وەربگرن ئەوانە لە دەرەوەی وڵاتیشن ئەمە قاسەکماندانایە ئەو پارێنە ئەو قاسەی هەردەگیرێت چونکە هەیە 2023 وەرنەگرتیە پارەکە لە قاسەی دانرایە و دەستکاری نەکرایە هەر کاتەچی هاتی ئەگەر 10 ساڵیت کەش بێ ئەو پارێت نافەوتێتن ئەوەی کە لە ڕێگەی دوورەوە ئەو هەوڵ دەدەین ئەگەر بکرێتن لە ڕێگەی فاستپێش بتانەوە قازانجەکانتان لۆ بنێرین ئەو ڕێکارەیەش دەگرینە بەر دەمانەوەی کار ئاسانی بکەینە بۆ خاوەن پشکەکان و ئەوانەی کەوا حالەتەشان بەسەردەهاتیە ئەگەر گومانەچیان هەیە حساباتمان هەموو ڕۆژان لە خزمەتتاندا هەیە دەتوانن مافی خۆتانە بێن بە تەواوی وردبینی لە ناو پرۆژەکەی بکەن کەوا ئەو پرۆژەیە ئیشەکانی کوبە و کوونەکرای وردبینی هەیە وردبینی یعنی دەبیتە مەحامی خاوەن پشکەکان کەسەکە خارجی حیسابات دێ تدقیق دەکاتن لەسەر ئەو حیسابەی ئەوەش لەبەر ئەوەیەکەوە خەستەخانەی مهێنەبانی موسەهەمەی و خاوەن پشکداریە بێیەکە ئەو وردبینیش مافی ئەوەی هەیە کە وەکو مەحامیەک دیفاع لە خاوەن پشکەکان بکاتن شەفافێت و ڕازگۆیی دوو ڕووی مهرەبانیە و لێیلا نادەین لێیەکە و ئەگەر یەکەکیش ئەو قازانجەی پێکەمە ئەمە پێی دەرێن مقارنەتەن لەگەر خەستەخانەکانی بکە ئەمە الحەمدولیلا لە قازانجین لەگەر ئەوەی کە ئەو هەموو خێرەشمان کردیە بەڵام تانیتمان قازانجیش بدەین لێیەکە سێو لەگەر سێوی مقارنە دەکرێت بەڵام هەیە نازانی خەستەخانە چیە ئەو کاتی لە یەکی دۆوە ئەمە بە شێوەکی فەرمی دەتانیتن ئیقالەی بکاتن و پرسیارێک دروست دەبیتن دەرێ لۆ ئیقالەی بکەم ئەم لۆ خۆم بە گران دەفرۆشم مافی خۆیتی ماڵی خۆیتی بە گران دەفرۆشی با بفرۆشیتن ئەمە تەواو پشتیوانی خاوەن پشکەکان دەکەین و دەستخۆشان لێ دەکەین و مافی خۆیتیان بار چەندێکی دەفرۆشن و مافی خۆشتیان و لە بۆ ئیقالەکردنەکەش بە عریزەک تەقدیمی مەجلس ئیدارەی دەکا و هۆکارەکەی چییە کە ئیقالەی دەکا لەمە ڕوون بیتن مەجلس ئیدارە قەنەعەتی هات ئیقالەکەی قبول دەکاتن ئیمکانەتیشمان هەبی بە زووترین کاتپارەکەی لێ دەگەڕێنینەوە بەڵام ئیقالەکردن چاکەکە ئەنجومەنی مەجلس ئیدارە لەگەڵ خاوەن پشکەکان دەکاتن لێیەکە ئەمە تەژیعی کەس ناکەن ئیقالەی بکاتن بەڵام ئەوە ئیقالەی بکاتن ئەمە چاکەکە لەگەری دەکەین ئەگەر قبولمان کرد لەیەکی دووەوە دەرکەی ئیقالەی دەکرێتەوە بە شێوەی نووسینەک لە بۆ ئەنجومەنی کارژێری خەستەخانەی خۆشەویستان 0750 115 لە بۆ ئیستیفسار و زیاتر پرسیارکردن لە ڕێگەی حیساباتی خەستەخانەی پەیوەندی بکەن خاوەن پشکەکان جێگە ڕێز و تەقدیرن ئێوە بوون خەستەخانەی مهێرەبانیتان دروست کرد ئێوە بوونە چایەک تاوەکو بە فرەسپیەکان لەسەری بنیشتەوە کە خزمەتی نەخۆشە هەژارەکانە بمێنن بە سەلامەت میهرەبانی دڵسۆزی و لێزانی